بسم الله الرحمن الرحيم. بريان وخوشكانی عزیزم، ئێمە لە ژیار بڕیاری کردنەوەی خولێکی زۆر گرنگماندا کە ئەویش لە بابەتێکی زۆر گرنگ لە بابەتەکانی ئەم سەردەما ئەویش علمی نەحوە لە یەکێک لەسەر کتێبە گرنگەکان کە ئەویش مقدمەی ئەل-ئاجرومیە. طبعا لەوانەیە ئەو مەتنە زۆر ناوتان بیستبی و هەروەها زۆر لە تاڵیبی علمەکان و لە قوتابی کولیەشەکان خوێندی بیتیان لەوانەیە، بەڵام بەو شێوەیە نا. طبعا ئێمە لەو خولەدا چەند قوتێبیەکیشمان لەگەڵ بەشداری پێکردیە کە لە خولەکان ئامادە دەبن. بۆچی؟ تاوەکو ئێمە ئەو مقدمێ بە شێوازێکی تر عرضی جەنابتان بکەین بە جیاوازتر لەوەی کە عرض کرا و ئینشاءالله تعالى ئەو ئوسلوبانەی کە بەکاری دێنین لەو مەتنەیدا جیاوازە لەگەڵ ئەو ئوسلوبانەی کە بەکار هاتووە. طبعا لە شێوازی عرضکردن بە داتاشۆ و هەروەها ئامادەبوونی قوتابی و ئاياتێنانە و هەروەها پرسیارکردن لە قوتابی بە هەمان شێوە تەنها ئەو قوتابیانەی کە ئامادەن پرسیاریانێ دەکرێت نەخێر، و هەروەها قوتابیانەی کە لە ئۆنلاین لەگەڵمان دەبن پرسیاریان بۆ دەنێرین و هەروەها بابەتی تەقسیماتی و بابەتی مهمیان لە بۆ دەنێرین و هەروەها وەڵامی پرسیارەکانیشان دەدەینەوە کە هەڵقە تایبەت دەکەین لە ناو خولەکەدا بە ناوی وەڵامی پرسیارەکانتان. طبعا بۆچی ئێمە ئەو خولەما کردەوە؟ وەکو خۆتان دەزانن لەو سەردەمەدا قوتابیانی قوتابخانەکان زۆر کێشیان هەیە لە زمانی عەرەبی. من وەکو مامۆستایەک بەڕاستی زۆر کێشم هەیە لەگەڵ قوتابیەکان لەو بابەتەی کە بەڕاستی بناغەکی زۆر خراپیان هەیە، هەروەها دایک و باوکەکان بە هەمان شێوە ئیسم و فعل لێک ناکەنەوە و هەتوا ئیملایان و هەروەها زانینی قەواعیدیان لەوانەیە هەندێکیان لەبەریکەن، لەوانەیە هەندێکیان کەمێکی زۆر بەشێکی زۆر کەمی تێی بگەن بە تێگەیشتنەوە بیخوێنن، بەشێکی باشی دەرخی دەکەن، بەشێکی باشی هەر ئەوەتە و لێی ناجەح دەبن. و هەروەها قوتابیانی علومی شەرع و علومە شەرعیەکان و هەروەها مامۆستایانمان بەشێکی باش لە مامۆستایان فەراغەکی چاکیان هەیە. بۆیە لەبەر ئەم هۆکارانە بەڕاستی حەزمان کرد بەکردنەوەی ئەو خولە. طبعا ئەو خولە وإن شاء الله کە زیاتر لە 30 حەڵقە دەبی، هەر حەڵقەک 40 خولەک دەبی، إن شاء الله لەگەڵمان بن بە گەرم و گوڕی کتاب و قەلەم و دەفتەرتان لەلابی و هەروەها هەرچی بتێبینیە تەسجیلی بکەن و نمونەی زیاتر بڕۆنە سەر قورئان، بڕۆنە سەر کتێبەکان، بڕۆنە سەر کتێبی قوتابخانەکان، چیرۆکەکان، بڕۆن بزانن نمونەی تر لەسەر ئەو بابەتانەی کە دەیخوێنین بیهێنەوە، إن شاء الله ئیسفادەی گەلێک زۆر دەکەن. طبعا وەکو خۆتان دەزانن علومە شەرعیەکان چەند بەشەکە. یەکێک لە بەشەکانی پێی دەڵێن علوم الآلە، یعنی ئەو علومانەی کە با بڵێن ئالەن ئامرازێکن بۆ تێگەیشتن لە قورئان و سنت. باشە لۆیە دەگەر بزانی تەماشا بکەی هیچ عالمەک هەیە ئازانایەک هەیە بڵێن تەفسیری قورئانی کردی وەڵا لە علومی نەحوی باش نەبوو، بیشتیوانیە زۆر عەبقەریش نەبوو بن ئەسڵەن ناتوانوە کە بەڕاستی علمی با بڵێن نەحو خزمەت پێ بکەن لە تەفسیردا. و هەروەها قوتابیەکانمان مامۆستایەکانمان ڕەجاءن مامۆستایەکانمان ناتوانن تا ئێستا قوتابیەکان تێبگەێنن لە بابەتە نەحویەکان. بۆچی؟ لەبەرەوەی بە خۆیان خەلفیەتێکی باشیان لەوانەیە نەبی. و بەخۆم کە قوتابی بوویمە لە کۆلێژی پەروەردە و هەروەها ئەو قوتابانی کە زۆربەی لەگەڵمان بووینە بەڕاستی بناغەکی خراپیان هەبوو لەو بابەتەیدا. بۆیە ئەو مامۆستانی کە تازە دەست پێ دەکەن قوتابیەکان قوتابخانەکانمان قوتابی کۆلێژی عەرەبی و هەروەها قوتابی زانستە شەرعیەکان زۆر ئیسفادەی لێ دەکەن. طبعا ئەو کتێبە خۆی هیچەیە، ئەو مەتنە پوختە، ئەو مەتنە کورتەکە خۆی لە چەند پەڕێک دەبێنەوە خۆی لە مەتنەکەدا. هی محەممەد بن داود الصنهاجی المەغریبی کە کابرایەکی مەغریبیە لە ساڵی 672 لەدایک بووە، لە ساڵی 723 وەفاتی کردیە. طبعا بەخۆشی ئەمازیغی عەرەب نین وەکو چۆن ئێمە کوردین، ئەوانیش بە هەمان شێوە قەومیەتەکەن لە مەغریب. ئێستاکەش کە هەن خزمەتێکی زۆری زمانی عەرەبی کردیە، وەکو دەگوترێ ئەو مەتنەی لە مەککە نووسێت کە چووە بەو حەج و هەروەها ئەمە وا گومان دەبین بەڕاستی نیەتێکی چاچە بۆ لۆیل ئەوە 700 ساڵ زیاترە ئەو مەتنە وا دیڕاسە دەکرێ و دەخوێندرێ و هەروەها لە جامیعەکان و لە شوێنەکانی تر قوتابیان ئیسفادەی لێ دەکەن. بەڕاستی ئەگەر نیەتێکی چاچی نەبووبی ئەو مەتنە بەو شێوەی خزمەت ناکرێت کە لەوانەیە زۆر مەتنی تر نووسرابن. لۆیە بەڕاستی لەبەر ئەوەی کە مامۆستایان و قوتابیان زۆر اعتیباریان لەسەر ئەو مەتنێ بۆ مەتنەمان هەڵبژاروە، ئەوەی لەو مەتنە لەگەڵ ئەمە بەردەوام بی و هەروەها بەباشی زەبتی بکە، إن شاء الله دەتوانی توانای هەیە کە بپەرتۆ لە بۆ مستەوای دوو بتوانی ئەلفیەی بن مالک و غەیری ئەو کتێبانەی تر بخوێنی. طبعا ئەمما مەتنەکە قسامەکانی چۆنە؟ طبعا خۆی دەکرێتە 4 بەشی ڕئیسی. بەشی یەکەمی باسی کەلام دەکا، کەلیمە و کەلام وشە و لە چ پێک دێ.
باشە و چۆن بیان ناسینەوە وەروەها قسمی دووەم باسی ئێعراب دەکا باسی ئێعراب بابەتە گەورەکە کە ئەوەی ئێستا برێ یاڵە بە تەڵەبە بگرێ ئەوەی ئێعرابم لە بۆ بکە تەنها ئەگەر لەبەری کرد برێ فاعل مرفوع علامة رفعه ضمة باشە چۆن ئەو هات چۆن بزانم ئەوەیە مەفاعل مرفوعە ئەوە لە بەشی ئێعرابدا فێر دەبین لێ لە بەشی ئێعرابدا تەواو جوهدی خۆتان مکەثەفکەن لەبەری بابەتەکە بەڕاستی وردە طبعا لە قسمی ئێعرابیش ئەوانە فێر دەبین کە با بڵێین ئێعراب چەند بەشە ڕەفعە نەسبە جەڕە جەزمە و هەروەها دواتر علاماتی ئەسلی ئێعرابتی و علاماتی فەرعیتی ئەوانە هەمووی دەخوێنین طبعا دواتریش بابە چکەمان هەیە هەر وەکو بابێ بە زۆرە چکە نووسەرەکە عەرزی دەکا ئەویش دەڵێتی چ کەلیماتێکمان هەیە بە حرەکات ئێعراب بکرێت چمان هەیە بە حروف ئێعراب بکرێت ئەوەشیان کە تەواو دەکەین دەچینە بەشی سێمی بەشی ڕئیسی لە کتێبەکە کە چییە ئەفعالە کارەکانە ڤێربە کە ئەویش کاری ڕابردوومان هەیە ماضی وەروەها کاری ڕانەبردوومان هەیە وەروەها کاری ئەمر داخوازیمان هەیە کاروەها هەر یەک لەوانە باز دەکەین چۆن بیان ناسینەوە چۆن مضارع لە ماضی دروست دەکرێت وەروەها چۆن ئەمر لە مضارع دروست دەکرێت وە لە دوای ئەویش دەچینە سەر بەشی چوارم لە مەتنەکەمان کە ئەویش چییە ئەلئەسماء ناوەکان چەند ناومان هەیە ناو مەبەستم ناوی کەسەکان نا بەڵکو سێ بەشمان هەیە لە ناوەکان مەرفوعات ئەو ناوانەی کە مەرفوعن وەکو فاعل و ماء فاعل و مبتدا و خەبەر و ئەو شتانەش کە دەچنە سەر مبتدا و خەبەر وەکو کانە و ئینە و هەروەها دواتر دێنە سەر منسوبات وەچی مەفعولات مەفعول به و مەفعول فيه و هەروەها مەفعول لأجلی و مەفعول مطلق و استثناء و تەمییز و حال و لاو ئەو بابەتانە دەخوێنین وەرە کۆتاییەکەش دینە سەر مەخفوضات یان مەجروورات کە ئەوانیش مضاف إليه وهروها اسم مجرور وهروها نعت و عطف و بدل و توكيد دەخوێن کە هەر چوار بابەتیان پێیان دەڵێن تەوابع کە بابەتەکی زۆر گرنگن ئەو بابەتانەی کە باسم کرد هەمووی لە قوتابخانەکان دەخوێندرێت لە کۆلێژەکان دەخوێندرێت لە زانستە شەرعیەکان دەخوێندرێت بەڵام بەداخەوە تا ئێستا ڕوحی ئەو بابەتانە تێنەگەیشتون طبعا ئەگەر لەگەڵمان بن ئینشاء الله لە کۆتایی خولەکەدا سەنەدی مەتنەکەتان پێدەدەین یعنی لە ناوی بەندەوە تاوەکو نووسەری ئەم مەتنە سەنەد و ئیجازەی مەتنەکەتان دەدەینێ وەروەها ئەوەشی کە نمرەی تەوابینی ئینشاء الله تعالى هەدیەشی چاشی دەکەین ئەوەی کە بکرێت بەئیزنی خوای تعالى لەگەڵمان بن من زیاد ئەسعەد ماستەر لە زمانی عەرەبی لە شیکردنەوەی مەتنی ئەلئاج الرومیە لەگەڵتان دەبم